کە لەو شانە زێگەوریانەی کە جارێکیان سەحابەکانی جێڕنەوە فەرموون نوێژی ئێوارەمان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆیشت و دوایی هاتەوە ئەفەرمێ بەشپرزەیەک هاتەوە ئەژنۆی دیار بوو بە پەلەپەڕ پین کرد بوو جلەکانی تا ئەژنۆی هەڵکەوتن بوو فەرمی ئەزان بیستاکەنە خوای گەورە دەرگایەکی ئاسمانی کردوتەوە ئاوا سەیری ئێوەی کردووە لە مزگەوتە بە مەلایکەتەکانی وتوتە مەلایکەتەکان سەیری کە من شانازی بەم بەندانەوەکەم نوێژێکی فەرزیان کردووە کە مەغریب بە چاوەڕێی نوێژێکی ترن کە ئیشایە لە ماڵەکەی من ئامانەتەوە ئێوە بە شاید من لیان خۆش بوو الله منیە لەبەرەوە بەڕێزەکانم ئەوەش ڕەحمەتی خوایە بەسەرمانەوە الحەمدولله کە ماڵەکانی بۆ کردوینەتەوە لە دنیاە ئەبێ قەدری بزانین و ئەبێ بەدەمیەوە بین و ئەبێ ئەم نوێژانە هەر یەکە و لای خۆیەوە نوێژ پارێز بێ